سۆڤن بابەتێکی دیکەمان هەیە کە لە سەرەتای پرۆگرامەوە باسمان کرد ئەویش بابەتەکە هونەریە و باسی هونەرمەندی شێوەکار ئاریان لەتیفەکەین کە ئاریان لە ساڵی 1994 لە شاری سلێمانی لەدایک بووە و دەرچی بەشی تیشک لە پەیمانگەی تەکنیکی سلێمانیە. سەرەتای کاری هونەریە گەڕێتەوە بۆ ساڵی 2014 هەروەها لە 19 پێشانگەی هاوبەش و 5 پێشانگەی نێودەوڵەتی لە وڵاتی تورکیا، یۆناان، کۆریای باشوور، لوبناان لە هەموو شوێنانە بەشداری کردووە. جا ئەندەمانەوەی ئەمڕۆ سەبارەت بە بەشداریکردنی ئەم هونەرمەندە شێوەکاری کورد کە لە پێشنگایکی نێودەوڵەتی لە ئیتالیا بەشداری کردو، شێوازی بەشداریکردنەکەی چۆن بۆ ئەم دەرفەتەی بۆ ڕەخساوە بە چەند تابلۆ بەشداری کردووە. هەموو ئەمانە لە ئاریان لەتیفی هونەرمەندی شێوەکار پرسیار بکەین کە لە ڕێی سکایپەوە لەگەڵمانە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش، بیوای کاتێکی باش و ڕۆژێکی باشت بۆ ئەخوازیم، پیرۆزباییشت لێ ئەەکەین کە بەشدار بووی و باسی پێشنگاکەمان بۆ بکە لە ڕۆمای پایتەختی ئیتالیا کە ساز کراوە. چەند هونەرمەند تیایدا بەشدار بوونە لە چەند وڵاتیش؟ سڵاو لە ئێوەش، سڵاو لە ئێوەی ئەزیز لەو بەڕێزانی پشتی کامێرە. دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە. خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ لای ئێوە میوانداری ئەکرێم و سوپاسی ئێوە ئەەکەم. دەستان خۆش بێ، سەلامت بێ. سەبارەت بە بەشداریکردنم لە پێشانگای نێودەوڵەتی لە وڵاتی ئیتالیا لە شاری ڕۆما، ئەم پێشانگایە 33 هونەرمەندی شێوەکار لە 22 وڵاتی جیهانەوە لەم پێشانگایە بەشدارن. ئەو وڵاتانی کە بەشداربوون وڵاتانی شنگنن، واتە بەشێک لە وڵاتانی ئەوروپا لەگەڵ ئەمریکا لەگەڵ بەریتانیا. هونەرمەندانی ئەم وڵاتانە تەنها بەشدارن و یەک هونەرمەندی کوردستانیش و عێراقیشی تیا بوو، تەنها من بووم ئەو سەربەرزە کردوین کە لەوەی باشە. کاک ئاریان، بەو پێی کە کاری هونەری لە ساڵی 2014 دەست پێ کردووە، بەڵام بە خۆشحاڵیەوە هەکبەیەکی پڕ و چڕت پێ خەرمان بەرەکەت بێ. کارەکانی تۆ چی وای کردووە؟ جیاوازێکی چییە کە بتوانیت لە پێشەنگە نێودەوڵاتیەکانە بەشدار بیت و سەرنجی زۆرێک لە هونەردۆستانیش بۆ خۆت ڕاکێشی؟ کارکردنی بەردەوام و تاقیکردنەوەی هەنگاوی جیاواز بۆ ئەوەی کە بگەی بە شتێکی جیاوازتر کە لەو پێشتوی پێی، بۆی کە گۆڕانکاری لە قووەت و لە توانای هونەرەکە تا زیاتر بێ. ئەمە گرنگترین هۆکارە، یعنی واتە کارکردن لەسەر توانای هونەریت بۆ ئەوی بەرەو پێش بڕوە. ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە تۆ لە هونەرە بناسری، لە هونەرە بەرەو پێش بچی و بەشداری پێشانگە نێودەوڵەتی و ناوخۆیەکان بکەیت. واتە وەستا و ئەگەر هەوڵی بەرەو پێشچوونی توانای هونەرەکەت نەدەی، لە هەموو ڕووەکانەوە ئەوەستی. باشە. کاگەریان، دەمێ بزانم لە تابلۆکانی تۆ هیچ ڕنگدانەوەیەکی ژیانی کوردی تێدایە؟ مۆرکی کوردەواری پێوەیە؟ تابلۆکانی من زۆربیان سروشتن، طبیعە ئیشەکانی من زیاتر لە طبیعە کارەکە. بێگومان سروشتیش بەشێکە لە ژیانی ئێمە و کوردستانیش سروشتی خۆشبەختانە سروشتێکی زۆر جوانی هەیە. من هەوڵمیاوە لە تابلۆکانمە ئەو سروشتە جوانەی کوردستانیش بەرجەستە بکەم لە ناو تابلۆکانمە و نیشانی بینەرانی بدەم. کاک ئاریان، هەڵبەت کارەکەی تۆ هێندە جوانە، هەمومان جێی یاخود بڵین شانازی پێواکەین و کارەکانت جێی شانازیە، بەڵام دەرفەتی پرۆگرامەکە ڕەوەندە بوو کە لەگەڵ تابین بۆ هیواین کە لە بواری زیاتر و لە وەزگەیەکی زیاتر یەکتر ببینینەوە، بتوانین مافی تەواو بە هەم کار و ماندووبوونی تۆ بدەین و قسەی زیاتریش لەسەر کارەکانە بکەی بۆ هیوای کە هەر سەرکەوتوو بی و جێی شانازی. سپاس بۆ ئاریان لەتیف هونەرمەندی شێوەکار. زۆر سپاس، دەستان خۆش بێ، عەزێتان کێشا. زۆر سپاس بۆ ئێوە.